لە دەرەوە ئێمە خەڵکی تر چۆن ئەڕوانێتە ڕۆشنگەری چۆن ئەڕوانێتە ڕخنەی ئاینی قەناعەتی چۆنە ئەویش ئازادە لە دەرەوەی ئێمە خەڵکی تر چۆن ئەڕوانێتە ڕۆشنگەری چۆن ئەڕواتە ڕخنەی ئاینی قەناعەتی چۆنە ئەویش ئازادە زیاد لە هەموو شتێک تەمان هێناوێتەوە بۆی ڕخنەی ئاینی چکە ئەم زۆر لەوەیە مەشغوڵە لەبەر ئەمانە بە ڕێزانی ئیسلامی مەبەستم ئەوانە ئەم چەپیانە ئەم دابڕانانە مەلا بەختیاریش خۆی لەبەرەوەی لە خەتی عسکەری بە خەتی عسکەری بە بەرنامەی سیاسی بە ململانەی فکری فەلسەفی دەرەقەتی ئیسلامەکەمان نەهاتوون دەرەقەتی وجودی ئیسلام نەهاتوون ئێسایە تازە بێتەوە پێشەوە بە ڕخنەی ئاینی فێریشمانەکات چۆن فەلسەفە بەکاربێنین عەقڵ بەکاربێنین منطق بەکاربێنین بۆی لە دینەکەمان تێبکەین ئالیەتەکە ئەوەی داتە دەستمان پاشان ئەڵێ لە دەرەوەی ئێمە خەڵک چۆنە ڕوانێتە ڕۆشنگەری ئێمەش بە هەمان عیبارەت بە جەنابەت دەڵێنەوە ئێمەش لەسەر مەسئولی گەریەتی ئیسلامی خۆمان مصرین سوورین لەسەری ئیسلام دین و دەوڵەتە و ئیسلام بەبێ سیاسەت و دەوڵەتیش نابێ و هەر کەسێ پێی وابێ ئیسلام بەبێ سیاسەت و دەوڵەتە ملحیدە کافرە مرتەدە ئەگەر حافظ قورئانیش بێ چونکە 1291 ساڵ ئەم شەریعەتە دەستوری ئومەتەکەمان بوو و دەسەڵاتی سیاسیش سیستمی خلافەتەکە بوو خەلیفە ئینحرافی ئەکرد و هاتووە ڕێ بەڵام سیستمەکە هەرما بوو لەبەر ئیسلام مقارنە ناکرێ بە دینێکی تر چونکە ئاەتەکان کە لە قورئانان دەقەکان باز لە تەشریع و تەنفیز و داوەریەکە ئەکەن لە مەسیحێتە ناتوانیت ئەو لە ئینجیلا بێنی بەرامبەر بە ئێمە ڕاگری بۆیە زۆر بە هەڵەدا چووی کە ئیسلام بەراوردەکەی لەگەڵ دینەکەی ئەوروپا ئەوەی ئەوروپاش مەسیحێتی نەبوو ئەوەی ئەوروپاش دینەکە بوو کە قوستەنتین قبوڵی کرد کە زاڵ بوونەوە لە کۆنگرەی نیقیا ساڵی 230 میلادی کە زاڵ بوون بەسەر جهەتەکانی ترا بەسەر یاعقوبیەکان و ئەوانی تریان پاشان ئەڵێ یعنی مەبەستم لێرە ئەمەیە کە چۆن ئەڕوانیتە ڕۆشنگەری ئەمەش ئەڕوانینە ئوسولیەتی ئیسلامی خۆمان چۆن ئەڕوانێتیان ئەڕواتە ڕخنەی ئاینی ئەو نووسێتی ئەڕواتە تەمان مەبەست هەر ئەڕوانێتەیە چونکە هەندێک هەڵەی ئیملایی لەبەر ئرتیجالی قساکە بەبێ وەرەقە بێن نووسین کارچەنە شوێنی خۆی بۆ ئەو وایە لەو کۆنفرانسیا بە نووسین قسە بکە نووسینەکەی لەبەردەستا بێ و بیگەین ئەنجاڵە چۆن ئەڕواتە ڕخنەی ئاینی ینی مەبەستەوە چۆن ئەڕوانێتە ڕخنەی ئاینی ئێمەش بە هەمان شێوە ئازادین لەوەی چۆن ئەڕوانینە ڕخنەمان لەم بزاوتەی جەنابەت لە دید و تێڕوانینی جەنابەت لە دابڕانەکەت کە ئومێدەواری ئینشاڵڵە دوابڕاو ببێ قەناعەتی چۆناڵێ ئەویش هەر ئازاد ئێوەش ئازاد ئێمەش ئازادین و عەلە لەقل ئێمە من ئازادم بۆ خۆم لەم حاڵەتەی خۆمە کە لێرە دەست بەسەریشم